بینەرانی شارپڕێ سڵاوتان لێبێت لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی ئارمادا هاتینەوە لاتان. لە ئەڵلقەیەم جارەدا میوانداری خاتونێکمان کردووە. خاتونەکە پارێزەرە و چالاکێکی دیاری بواری مافەکانی ژنانە. ئەویش خاتو شۆخان حەمەڕەشید ئەحمەدە. خاتو شۆخان سڵاو لێ. خاتو شۆخان کەسێکی ناسرا و پارێزەرێکی ناسرا و خۆبەخشی. پێمان خۆشە لە زاری خۆتەوە دوو خولەکی سەرەتا پێناسەیەکی ژیانی خۆتمان بۆ بکەیت. زۆر سپاس بۆ بەرنامەکەتان و بۆ بەسەرشنەوەی ئێمە. من ناوم شۆخان حەمەڕەشید ئەحمەدە و لە دایک بوو ساڵی 1970 لە سلێمانی لە دایک بووم. لە ساڵی 2005 زانکۆی سلێمانی کۆلێژی یاسام تەواو کردووە و نزیکەی ماوەی 16 ساڵە کاری پارێزەرایەتی یەکەم. سەرەتای کارکردنم وەکو پارێزەرێکی ئاسایی دەستم بە کارکردن کردو لەگەڵ کۆمەڵێک هاوڕێم و پارێزەری بەڕێزی ترکە هاوکاری منیان کردو لە کاری پارێزەرەتیە. پاشان هاتمە ڕێکخراوی هاریکاری یاسایی ژنان وەکو پارێزەرێک کارم کردو لە ناو ڕێکخراوەکە بۆ ماوەی چەند ساڵێک و دواتر بووم بە بەڕێوەبەری ڕێکخراوی هاریکاری یاسایی ژنان و لە ماوەی چەند ساڵی ڕابردووە هەمووکو پارێزەر کارم کردووە هەمووکو کەسێک لە بواری ڕێکخراوەکانە کارم کردووە و زۆربەی زۆری کارەکانم خۆبەخشی بووەوە بە ئێستاشەوەکە بەردەوام لەبەرەوەی بەشێک بۆ لە کاری ڕێکخراوەکەمان کە ئێمە بە خۆبەخشی کارەکەین بۆ کەیسەکانی ژنان. وەکو کاری خۆشم لە بواری ڕاهێناندا من ڕاهێنەرم لە بواری توندوتیژی لەسەر بنەمای جەندەری وارووا ڕاهێنەرم لە بواری ئەدڤۆکەسی واتە داکۆچیکردن و بەشداری چەندین خوڵ و ڕاهێنانم کردووە لە ناوخۆ و لە دەرەوەی وڵات و هەروەها خاوەنی چەندین خەڵاتم لە خڵاتی ڕێزلێنانم لە بواری چالاکانی بواری ژنان و لە ڕێکاری پارێزەرایەتی و لە کاری خۆبەخشیە و هەروەها بەردەوام لە ئاستی ناوخۆیی و نێودەوڵەتی بەشداری کۆڕ و کۆبوونەوە چالاکیەکانم کردووە و شارەزاییەکم هەیە لەسەر چۆنێتی ڕیپۆرتە نێودەوڵەتیەکان و لەسەر یاسا نێودەوڵەتیەکان کە بە حکومی کارەکەمان ئێمە زیاتر پێویستمان بەوەیە کە نەکتەنها لە ناوخۆ کار بکەین بەڵکو لەسەر ئاستی نێودەوڵەتی ئێمە کار بکەین و ئەو کێشە و گرفتانەی کە هەمانە لە ناوخۆیە وەکو ژنان وەکو یاساکان وەکو ئەو کێشە و گرفتانەی کێتە بەردەم ژنان ئێمە چۆن بتوانین بیگەین دەرەوە. و خۆشببختانە وەکو ڕێکخراوەکەمان کە لە ساڵی 2008 دامەزراوە ئەندامی لەگەڵ چەند گروپ و نێتوەرکێک و هاوپەیمانەتێکی ترە هەم لە ناوخۆ هەم لە دەرەوەی وڵات کە توانیمانە بە هاوکاری بە دەستە جەمعی پێکەوە کار بکەین. لە قۆناغەکانی ژیانمە لە چەند گروپێکا کارم کردووە لە گروپی ژیانە کارم کردووە ماوەیەک ڕێخەری گروپی ژیان بووم لە فیدراسیۆنی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی کارم کردووە بە هەمان شێوە ڕێخەری فیدراسیۆنی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بووم و لە ئێستاشە بە هەمان شێوە ئەندامی لەو گروپانە و ئەندامی لە چەندین هاوپەیمانی و تۆڕی تێر وەکو هاوپەیمانی 1325 بۆ بڕیاری 1325 بە هەمان شێوە ئەندامین و هەمیشە ئامادە بووین بۆ کارکردن لەگەڵ ڕێکخراوەکانی تر لە کوردستان و لە عێراق بۆ چارەسەرکردنی کێشەکانی ژنان. سەرکەوتوو شۆخان شۆخان خان ئەگەر وردبینەوە لە ژیان و کاری بەڕێزت دەبینین کەسێکی چالاک و دیاریت چی وای لە بەڕێزت کردووە بێتە ناو ئەم بوارەوە؟ بەڵێ هەر لە سەرەتای کارکردنم و کاری پارێزەرایەتی وەکو باسم کرد زۆر کاری جیاوازم کردووە کە لەوچێ هەنێکیان پەیوەندی بە ژنانەوە نەبوو بێ بەڵام دوجار من لەوەیە خۆم بیبینیەوە کە بێم لە بواری ژنانە کار بکەم لەبەرەوەی هەستم کرد کە لە ناو پارێزەرانە ڕاستە بە ژمارە لەوە چێ کۆمەڵێ ژمارە پارێزەری کچ و ژنمان هەبێت بەڵام وەکو ئەوەی کە گرنگی بۆ بابەتانە بن سێرەکەین زۆر گرنگی بۆ بابەتانە نەدراوەواتە پارێزەران هەمیشە خۆیان لە بوارێکی تایبەتان نابینەوە لەبەرەوەی بواری کارکردنی پارێزەرایەتی بوارێکی فراوانە تۆتوانی لە زۆر بواری ترا ئیش بکەیت بەڵام من ویستومە هەمیشە تایبەتمەندیم هەبێت لە یەک بواری دیاریکراوە و زانیاری تاوڵێک بوارە وەرگرم و وەکو چۆن هەموو ئیشێک وەکو چۆن پزیشک اختصاصی خۆی هەیە و تایبەتمەندی خۆشی هەیە پێویستە کاری پارێزەرایەتیش بەو شێوەیە بێ پارێزەر پێویستە خۆی یەکلایی کاتەوە لەسەر کۆمەڵێک کەیس و دۆسیە ئیش بکات و شەرت نییە لە بتوانێت لە هەموو بوارێکە ئیش بکە بۆیە زیاتر بەلامەوە گرنگ بوو کە ئێمە چۆن بتوانین داکۆکی لە ژنان بکەین و چۆن بتوانین ببین پارێزەرێک تایبەتمەند بین لە کۆمەڵێک بابەتی تایبەتکرا و بە ژنانە و لەبەرەوەی مادە من لە ڕێکخراوێکە ئیشەکەم گرنگی بە کەیسی ژنانێن بۆیە زیاتر ئەو بابەتم بەلاوە گرنگ بوو و هەروەها بەهۆی هەبوونی ئەو کێشە زۆرانی کە ڕۆژانە ڕوبەڕووی ژنان و کچان ئەبنەوە لە وڵاتەکەی ئێمەیە ئەو هەموو کوشتن و نەعەدالەتی کە بەرامبەر بە ژنان نەکرێت و ئەگەر ئێمە وەکو پارێزەرانی ژن داکۆچیان لێ نەکەین و نەتوانین لەسەر ئەو بابەتانە هەڵوێستمان هەبێت ئەو ژنانە چۆن ئەتوانن داکۆچی لە خۆیان بکەن
بۆیە بەهۆی هەبوونی ئەو کێشانێک ئێمە ڕۆژانە لە ناو دادگاکانە ئەمان بینی ئەو هەموو ژنێکی ئاهاتن ناو دادگاکان و هیچ کەسێک نەبوو داکۆچیان لێ بکە بڕیارمان نەکە لەسەر ئەم ڕێڕەوە بەردەوام بین. شۆخان خان ماوەیەک بەر لە ئێستا وەزانم بە دەقیق ساڵی 2020 ئەزمونێکی ترە تاقی کردەوە ئەویش نووسینی چیرۆکی کورتە فیلمێک بوو بە ناوی دەنگە نەویسراوەکان ئەمە هۆکار چی بوو کە هاتیتە ناو ئەم بوارەشەوە؟ بەڵێ ئێمە هەمیشە زۆر چیرۆک و کێشە و بەسەرهادێتە بەردەستی ئێمە کە جاری وایە بە هەفتە بە چەند مانگ ئێمە و بە ساڵ ئێمە لەگەڵ ئەو کێشانەیە ئەژین و بەردەوامە بین و بەڵام سێرەکەین ئەم کێشانە ناگا بە کۆمەلگا. سێرەکەی کۆمەلگا لە پڕکە چیرۆکێک ئەبینێیان بەسەرهاتێک ئەبینێ لە سوۆسیال میدیاەوە یاخود لە کەناڵەکانی ڕاگەاندنەوە زۆر بەلایەنەوە سەیرە، بەڵام ئێمە کەوکو پارێزەر و کەوکو ڕێکخراو ئیش لەسەر ئەو دۆسیاناکەین. سێرەکەین هەنێک لەو کێشانە زۆر ئاساییە بۆ ئێمە یاخود زۆر بیسراوە لای ئێمە یاخود زۆر ئیشمان لەسەر کردو بەڵام کەسیش پێی نەزانیوە و لە بەتایبەتی لە کاتی کەرەنتینیان لەبەروی فرسەتێکی باش بوو بۆ ئێمە تۆزێک بتوانین بوار بە هەنێک لایەنی تری خۆمان بین کە پێشتر بۆی کارەکەمانەوە سەرقاڵ بووین و نەمانتوانیەوە ئیش بکەین، بە نمونە نووسین، بە نمونە خوێندنەوە، بە نمونە وێنە کێشان. ئەمانە هەمووی کۆمەڵێ ئەتوانین بڵین بەهرەی تر بووە کە لە ئینسانەکانە هەیە بەڵام بۆی سەرقاڵی ترەوە ناتوانانی خۆت بدۆزیتەوە. ئەوەی وای لێکردم کە ئەو کورتە چیرۆکە بنووسمەوە بوو کە لە کاتی کەرەنتینیا زۆر چیرۆکی تراژیدی هەبوو، زۆر چیرۆکی خێزانەکان هەبوو بەڵام هیچ کات نەمیدیا نەحکوومەت لایەنە بەرپرسەکان گرنگیان پێ نەدا. بۆیە بە خۆشحاڵیەوە ئەمە فرسەتێکی باش بوو بۆ ئێمە کە بانگوازێک کرا لەلایەن ڕێکخراوی ئینتەرنیوزەوە کە چەند کورتە چیرۆکێک وەرئەگرن بۆ ئەوی کە لە داهاتوە بکرێ بە فیلم. منیش یەکێک لەو چیرۆکە واقعیانی کە ڕۆژانە ئیشمان لەسەر کردو کە ئێمە وەکو پارێزەران و وەکو هاوڕانی کە ئیشم لەگەڵاکەن هاتبووێ لای ئێمە و ئیشمان لەگەڵاکرد. حەزم کرد ئەم چیرۆکە ببێ بە ئەمە فکرێک و زۆر دەمێک بوو هەمان بوو چۆن ئێمە و کێشانی ئیشیان لەسەرەکەین ببێ بە کورتە فیلمێک و لەگەڵیشیا پەیامێکی یاسایی هەبێ، نەک تەنها ئەوە بێ کە ئێمە کێشەی ئەو ژنەکان دەرخین و بەڵام چارەسەرەکانیان نا، بەڵکو لەگەڵیشیا هۆشیارێکی یاسایی هەبێ بۆ کۆمەلگا دەری بخاکە ئەم کێشانە کە هەیە لە ناو کۆمەلگای ئێمە بەڵام دوجار تۆ چۆن داوای هاوکاری یاساییەکەی تو چۆن خۆت دەپارێزیت و کێشەکەت چارەسەرەکەیت. شۆخان خان لە چەند ڕۆژی ڕابردووە بکوژانی بکوژی دووخشکەکەی چەند چەماڵ لەگەڵ بکوژی کچەکەی گەرمیان دەستگیر کران. هەستی تۆ چۆن بوو وەکو پارێزەرێک تۆ زۆرمان دووش بوویت بە کەیسی دووخشکەکەی چەند چەماڵەوە؟ بەڵێ بەڕاستی ئێمە ڕۆژانە ژمارێکی زۆر وەکو باسم کرد کێشە و کەیزیێتە بەردەستی ئێمە هەر لەماوەی لە دوای نەورۆزۆ سێرکەین هەتاکو ئێستا ڕۆژانە ئەگەر کچژنێک نەکوژرابێ لە هەفتەکەی سێژن یا کوژراوە یا خۆی سوتانوە یان فیشێکی لە دەست دەرچۆ خۆی کوشتووە کە بەداخەوە ئەمە لە هەموو ساڵێک لە مۆسڵانەیە سێرەکەی حاڵتە نەفسیەکان حاڵتە کوشتنەکان ڕوو لە زیادبوونە بێ، حاڵەتی کێشە خێزانیەکانیش بە هەمان شێوە ڕوو لە زیادبوونە بێ. بەڵام لەگەڵەوەی کە تۆ لە ڕۆژێک ئاگەر سێژن بکوژرێ بەڵام ئەگەر لە ساڵەکە یەک تاوانبار بگیرێ ئەمە هەواڵێکی دڵخۆشکارەیە بۆ من. یعنی من لەو کاتەیە کە خەریکی خوێندنەوەی دۆسیەی کەیسی کوشتنێکی ژنێکی تر بووم لە ناو دادگایە کاتێکە پەیوەندیم پێوەکراوتیان ئەو تاوانبارە دەستگیر کراوە زۆر دڵخۆشی بوو بۆ من لەگەڵەوەی کە من چوو بوومە ناو چیرۆکی کوشتنی ژنێکی ترۆ ئیشی لەسەر ئەەکەم. ئەمانە هەمووی دڵخۆشیە بەڵام هەتا ئەو قۆناغی ئەو تاوانبارە ئەو تۆمەتبارە دان بە تاوانەکە ئەنێ و تاوانەکە لەسەری ساخە بێتەوە سزا ئەدرێ هەموو ڕۆژێک دڵەڕاوچەیە بۆ ئێمە کە ئایا ئەم تاوانبارە بەڕاستی تاوانەکەی لەسەر ئیسپاتە بێ ئایا ڕێگری تر نییە، ئایا بەڵگەی تری نییە، ئایا کێشی ترمان بۆ دروست نابێ. واتە تەنها دەستگیرکردنی تاوانبار یاخود تۆمەتبار گرنگە بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە بە دواداچوونی کەیسەکە و گرنگی پێدانی کەیسەکە و دوادار بە سزاگەیاندنی تاوانبارەکە. شۆخان خان تۆ بەڕێوەبەری ڕێکخراوێکی یاسایی ژنانیت ئەو کارانەی کە کردوتانە لە ڕێکخراوەکەتانە توانیتانە دەرونی خۆتانی پێ ئاسوودە بکەن؟ بەڵێ ئێمە لەبەرەوەی ڕێکخراوەکەمان زیاتر ئێمە دابینکردنی پارێزەرە یاخود چارەسەرکردنی کێشەکانە لە ڕووی قانونیەوە، بەڵام بێگومان ئەو ژنانی کێنە لای ئێمە جگە لە کێشەی قانونی کێشەی کۆمەڵایەتی و کێشەی دەرونیان هەیە و زۆرجار کێشەی داراییشیان هەیە و کێشەی تەندروستیان هەیە. بۆیە ئێمە لەلایەنە قانونیەکەەوەی کە خۆمان بۆیان ئەەکەین زۆرجار بێگومان ئێمە زۆر ئاسوودەین کاتێک کە ئەتوانین هاوکاری ژنێک بکەین
کە لەو پەڕی ناومێدی لەو پەڕی کێشەوە یەتە لای ئێمە بتوانین چارەسەری بۆ بکەین ئەوە ئەو پەڕی دڵخۆشیە بۆ ئێمە بەڵام زۆر جارەوەی کە ئێمە ناتوانین هاوکاری بکەین ئەوەیە کە لەلایەنە مادیەکەیەوە یاخو لەلایەنە تەندروستیەکەیەوە یاخو لەلایەنە کۆمەڵایەتیەکەوە ناتوانین چارەسەری ڕێکخراوەکەی ئێوە دەستەی ئاشتەوایشتان هەیە بازان جیاوازە لە ڕێکخراوەکانی تر ئێمە ئەندامین لە ناو لیژنەی ئاشتەوایە من خۆم وەکو شارەزا لە لیژنەی ئاشتەوایی ئەنداممەوە دوو پارێزەری تریشمان باماشەوە ئەندامن لە لیژنەکە واتە لیژنەکە هی بەڕێبەرایەتیەکانە بەڵام ئێمە ئەندامین لە لیژنەکە و زۆر جارە و کەسانی کێنە لای ئێمە ئەتوانین بینێرین بۆ سنتەرەکانی ڕاوێژکاری خێزانی بوو ئەوەی لە ڕێگەی لیژنەی ئاشتەوایی و کێشەکانیان چارەسەر بکەن بەڵێ بێگومان کاتێک کە ژنێک نامێکی دەستخۆشی بۆ ئێمە ئەنێرێ ئەمە زۆر ئێمە ئاسووداکە کاتێکە بە ژنێک گەڵین دۆستێکە تاو بۆ کۆتایی پێ هاتووە و یەد و سەردانمانەکە و سوپاسمانەکە و دەستخۆشیمان لێکە ئێمە زۆر ئاسوودین بەوانە بەڵام زۆر جار ئەو ڕێگریە زۆرانی کە بۆمان دروست ئەبێ لە ناو دادگایە لەلایەن کە سوکاری کەیسەکانەوە لەلایەن ئەو کەسانی تر کە ڕێگریمان بۆ دروستەکەن ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە باری دەرونی ئێمە ئالۆز ئەکا بەڵام دوجار ئێمە ئاسوودەین بەوەی کە ئێمە وەکو پارێزەر وەکو ڕێکخراوەکەمان ئەوەی لە دەسەڵاتی ئێمە ئەیکەین بەڵام زۆرجار کەیسەکە لەوە تێناگا کە ئەمە دادوەرەکە کێشت بۆ دروستەکە ئەمە ڕۆتیناتی ناو دادگا ئەمە ئەوەی کە خۆی بەڵگەی تەواوەتی نییە شایەتی نییە خەڵکی نییە کە بێت پاڵپشتی بکات بۆیە زۆرجار ئێمە نائاسودەیەکەمان لەوەیە کە بۆ ئەم هەموو نەعەدالەتیە هەیە بۆ پیاوێک بە ئاسانی ئەتوانێت ژنەکەی تەلاق با بەڵام ژنێک بۆ ئەوەی کە خۆی جابێتەوە لە مێردەکەی یەک دنیا ڕێکاری پێویستە لە ئەنجامی ئەم ئیشانەی کردوتانە هەرگیز دووچاری هەڕەشەکردن بووتێتەوە بەڵێ بێگومان لەبەرەوەی ئێمە ئیشەکەی ئێمە کە پاڵپشتی لە ژنێگەکەین لە بەرامبەریە دژایەتی کەسێک یاخود ئەبین بە خەسمی کەسێک کە ئەویش لە ڕەگەزینێرە کە ئەویش پیاوە کە ئەویش باوکەکەیە براکەیە مێردەکەیە بۆیە هەمیشە ئێمە ڕوبەڕووی دژایەتی ئەبینەوە لە چ لە بەردەم دادگا ئەمە جاریوا بۆ لە بەردەم دادوەرەکەیە سوکایەتی و ئیهانەمان پێکراو لەلایەن مێردی ئەو ژنانەوە کە ئێمە دیفاعیان لێ یەکەین زۆر جار بە نامەی سەوتی بۆمانە نێرن کە زۆر بە شێوازێکی ناشرین ئیهانەمانەکەن و قسەمان پێڵن کە بۆچی ئێمە پاڵپشتی لەو ژنە ئەکەین زۆر جار بە نامە بۆمانێت زۆر جار ڕوبەڕوو بەڵام ئێمە بەڕاستی نەکەوتینە ژێر کاریگەری ئەو هەڕەشانە و هەرچەند ئەمە مەترسیە بۆ سەرژانی ئێمە بۆ سەر هەموو ئەو پارێزەرانی کە لە ڕێکخراوەکەمان ئیشەکەین چونکە بەڕاستی زۆر جار بە نووسین خراوتە ناو فایلەکانی مەحکەمەوە کە پێمان دەڵێن خۆیان ئەکوژن یعنی هەڕەشە لە کوشتنی خۆیانەکەن کە ئەمەش بە دوو جار هەڕەشەیە بۆ سەر ئێمە چونکە کوشتنی کەسێک تۆمەتەکەی بخاتە پاڵ ئێمە بێگومان ئەمە هەڕەشێکی گەورەیە بۆ ئێمە. شەخان خان لە هەفتەی ڕابردووە دیسانەوە بەداخەوە شاهدی کوشتنی سێ ئافرەتی تر بووین. هۆی کوشتنی ئافرەتان بۆچی ئەگەڕێتەوە؟ ئەنی ئەم کولتوری ژن کوژیە بۆچی لە کۆمەڵگەی کوردیا هەر بەردەوامە بەم هەموو پێشکەوتنشەوە کە باسی لێ ئەکرێت؟ بەڵێ بەداخەوە ینی ئێمە هەموو ساڵێک و هەموو ڕۆژێک شایدی ئەو کوشتانەین و ئەیبینین کە لە میدیاوە خۆشمان لە ناو دادگاکەوە چەند حاڵەتی تریش هەبووە لە هەفتەی ڕابردوو ئەسڵەن میدیاش باسی نەکردو بەڵام ئێمە نزیک و ئاگاداری حاڵەتەکانی کوشتن بووین. هۆکارەکەی کۆمەڵی هۆکارەکە ئەتوانین باسیکەین لە ئێستایەکێک لە هۆکارەکان دیاردەی چەک هەڵگرتنە بە ئاسانی لە هەرێمی کوردستانە هەرچەنە بە پێی یاسا ڕێکخراوە بەڵام بە دوواداچوون و لێپرسینەوە ناکرێت بۆ ئەو دیاردەی چەکداریە و بوونی ژمارەیەکی زۆر لە ئاسایش و پۆلیس و هێزەکانی ئاسایش کە بەردەوام چەکیان هەیە و چەکەکانیان لەگەڵ خۆیانە ئەبنەوە بۆ ماڵەوە کە بەداخەوە جارێکی تر هۆکارێکە بۆ ئەوەی کە هەم فیشک دەرچوونە هەم بەکارهێنانی خۆیانە هەم ئەوەی کە ئەو ژن و کچانی کە برا و باوکیان پۆلیس و ئاسایشن زۆر بە ئاسانی دەستیان بە چەک ئەگا و هەروە لەلایەکی ترەوە جێبەجێ نەکردنی یاساکانە بە شێوەیەکی باش چونکە ئێمە وەکو باسمان کرد کە ساڵانە چەند ژن ئەکوژرێ هەفتانە چەند ژن ئەکوژرێ بەڵام ساڵانە چەند کەس سزا ئەدرێ ئێمە هەموو ساڵی پار یەک تاوانبارمان بینی کە سزا درا و لەسەر کوشتنی ژن تاوانبار کرا بەڵام ئەی ئەو هەموو تاوانبارەی تر یان نادۆزێتەوە یا شوێنیان نادیارە یان کەس کاڵاکار نیە لەسەر دۆسیەکان کە ئەمەیەکێکە لەو هۆکارانی کە زۆر جار دۆسیەکان ئەچێتە ناو دادگا بەڵام لەبەرەوەی بەڵگە نییە شاید نییە سکاڵاکار نییە بۆیە تۆمەتباران و تاوانباران بە ئاسانی هەڵدێن و بە ئاسانی ڕائەکەن و بە ئاسانی دۆسیەکان ون ئەبێ لە ناو دادگاکانە چونکە بەڕاستی
لێکۆڵینەوە لە وڵاتی ئێمە لە ئاستێکی زۆر باشانیە و بە دوواداچوونەکان زۆر جددینیە و داواکاری گشتی ئیشی خۆی ئەکا بەڵام ئەتوانین بڵێن کە هێشتا ڕۆڵی داواکاری گشتی زۆر ئەکتیڤ نییە لە هەرێمی کوردستانە بۆیە زۆر جارۆکە ئەو ژنانەی کە ئەکوژرێن لە بەرەوەی لەلایەن کەسانی نزیکەوە ئەکوژرێن لەلایەن باوک و برا و مێردەوە ئەکوژرێن بۆیە سێرەکەی کەسە نزیکەکانی تری خۆیان نابن بە سکاڵاکار لە سەریان چونکە پیان وایەوەش نابێتە ینی ڕێگە خۆشکەر ئێمە ئەبینین لە میدیاکانە ینی باوک برا سیر ئەەکەین زۆر بە ئاسانی باسی کوشتنی کچەکەیان ئەەکەن کە لەلایەن کەسێکی ترەوە کوژراوە ئاياتر مێردی بێت یان برایەکی تری بێت زۆر بە ئاسانی زۆر بە خوێنساردیەنە سەر میدیاکان باسی کوشتنیەکەن ئەڵێن ئێمە هیچ کێشەیەکمان پێوە نەدیوە یان هیچ کێشەیەکی نەبووە ئەمەش نابێتە هۆکار بۆ ئاساییکردنەوەی کوشتنی ژنان بەڵێ ینی بەداخەوە لە پێشووترە کە ڕەتیانە کردەوە بە هۆکاری شەرەفەوە لە بەرەوەی لە یاسا عێراقیەکانە کوشتن بە ناوی شەرەفەوە کار ئاسانیەک بوو یاخود سزاکردنی ئەو تاوانبارانە سوکتر ئەبوو و عەفوی عام شمولی ئەکردن بەڵام لە دوای هەوڵەکانی ئێمە و کوڕەخراوەکانی ژنان بەوەی کە ئەو یاسایە گۆڕانکاری بەسەر بێ بەوەی کە عەفوی عام شمولی ئەو پیاوانە نەکەن کە ژن بە ناوی شەرەفەوە ئەکوژن ئێستا ژنەکە ئەکوژرێن بەڵام لەژێر پاساوێکی ترا لە ژێرەوەی کە کێشەی کۆمەڵایەتیە لە ژێرەوەی کە ئەم نەیکوشتووە لە ژێرەوەی کە هیچ شەرەفی لەکەدار نبووە بەڵام یا فیشێکی لە دەست دەرچووە یان خودت بە هەر هۆکارێکی تر بوو بێ بۆیە زۆر جارەگەڕێتەوە بۆ یەکو باسم کرد لە بەرەوەی یاساکان بە باشی جێبەجێ ناکرێت لەبەی تۆمەتبارەکان بە ئاسانی نادۆزرێنەوە و کەسیش نییە ببێ بە سکاڵاکار لەسەر دۆسیەکان بۆیە سێرەکەیت زۆر قورسە ئیشکردن لەسەر ئەم دۆسیانە ئێمە وەکو پارێزەر ناتوانین بچینە ناو دۆسیەکەەوە بە وردی ئیش بکەین ئەگەر ئێمە مافی پارێزەرێتیمان نەبێ لەناو ئەو دۆسیەیە و ئەگەر کەسێکیش سکاڵاکار نەبێت کێ وەکالەت بۆ ئێمە بکاتەوە کێ ئێمە بکە بە پارێزەری خۆی بۆ ئێمە ناچارین تەنها بە دوواداچوونەکانمان لە ڕێی داواکاری گشتیەوەکەین لە ڕێی ڕای گشتیەوەکەین لە ڕێی ڕاگەاندنەوەکەین بۆیە زۆر گرنگە کۆمەلگای ئێمە وشار بێتەوە لەسەرەوەی کاتێک کە کچێکە ژنێکە کوژرێ کە خوشکی و براکانی کە دایکی کە دایک نزیکترین کەسە لە کچەکانیەوە بەڵام سەرکی ناتوانێت ببێ بە سکاڵاکار لەسەر دۆسیەکان لەبەر ئەوش هەڕەشێکی تری لەسەرە لەبەر ئەویش کاڵێ من تازا کوڕەکەم گیراوە یاخود کچەکەم کوژراوە بۆچی براکەشی بگیرە یان بۆچی باوکی بگیرێ بەو شێوەیە بیرەکات و یاخود کۆمەلگا پێی وایە پاڵپشتیەکڵێ مادەم کاتەمەشەرەبێتەوە توندوتیژی بۆ دایکەکە بەڵێ ئەمەش جارێکی تر فشار لەسەر دایکەکە یاخود لەسەر خوشکەکانی دروستەکە بەڵام ئێمە چۆن تەشجیعی ئەو کچ و ژنانە بکەین کە بێدەنگ نەبن لە ئاستی کوشتنی کچەکانیان یاخود خوشکەکانیان ئێستا ئەتوانین بڵێن دۆخی ژنانی کوردستان لە چه ئاستێکایە گەشتبین نیم بە دۆخی ژنان لە کوردستانە لەبەرەوەی کە ئێمە چەندێکە ئیش ئەەکەین چەندێکە هەوڵ ئەین بەڵام هێشتا سێرەکەین نەمانتوانیەوە دیاردەیژین کوشتن کۆتایی پێبێنین کە ئەمە یەکێکە لەو پرسیارانی کە لە ئاستی نێودەوڵەتیشە ئاڕاستی هەرێمی کوردستانەکە کە بۆچی تاکو ئێستا ژن کوشتن لە هەرێمی کوردستانەیە هەرچەنە ناوچەکانی تری عێراقیش هەیە لە ناوەڕاست و لە باشووریش هەیە بەڵام یاساکانی ئەوانی هێشتا گۆڕانکاری بەسەر نەهاتووە عادات و عرف و تەقالیدی لە کۆمەلگاکانی ئەوانە هێشتا وەکو کۆمەلگای کوردی گۆڕانکاری بەسەر نەهاتووە بەڵام ئێمە ئەبێ بەردەوامین لە هەوڵەکانمان و جۆری چالاکیەکانمان گۆڕانکاری بەسەر بێت و فشارەکانمان لەسەر کۆمەلگا و لەسەر میدیا و لەسەر حکومەت و دادگاکانیش بەردەوام بێت و لە لایەکی ترۆ تا ڕادەیەک توانیومانە ژنان هۆشیار بکەینەوە لەسەرەوەی کە بێدەنگ نەبن لە ئاست ئەو توندوتیژیانی کە بەرامبەریان ئەکرێ بەڵام هێشتا پێویستمان بەوەیە کە بەردەوام بین لە کارکردن. شۆخان خانم ساڵانێکی دوور و درێژە لە هەرێمی کوردستان باز لە یەکسانی جێندەری ئەکرێت ئێمە ئەگەر بە ڕێژەوەری بگرین لە ڕێژەی چەنەمایە لە سایات چەنە کە ینی ژن و پیا و یەکسان بێت بەڕاستی ئێمە هەمیشە لە بەراوەک و پلە دوودا نرێت بۆ ژن و بۆ پیاو بەڕاستی ئێمە هەمیشە لە بەراوردکردنی ئەگەر عێراق بۆ وڵاتانی ڕۆژهەڵات و ناوەڕاستیش بکەین هەمیشە ئەگەر یەکەم نەبین لە دووەم سێمەکانین لەوەی کە یەکسانی جەندەری بوونی نییە یعنی هەر دوێنێ لە کۆبوونەوەیەکە باس لەوە کراکە لە دوای یەمەن عێراق خراپترین وڵاتە بۆ ژن لە ڕووی نەبوونی یەکسانی لەبوونی هەلی کار لە توندوتیژیەکان لەو ئامارانەی کە هەمانە بۆیە سێرەکی بەردەوام عێراق لە وڵاتانەیە و هەرێمی کوردستانیش کە بەشەکە لە عێراق ناتوانین چی بکەینەوە ڕاستە ئێمە لە هەنێ قۆناغا گۆڕانکاریمان بەسەر هاتووە هەنێ یاسا گۆڕانکاری بەسەر هاتووە هەنێ موسسات هەیە بۆ باشترکردنی دۆخی ژن بەڵام هەتاکو ئێستاش
میزانیەکی تایبەتمان نیە لە هەرێمی کوردستانە بۆ چارەسەرکردنی کێشەکانی ژنان هەتاکو ئێستا وەزارەتێکی تایبەتمان نییە تاکو ئێستا ڕێژەی ژنان چ لە پەرلەمانەوە چ لە مؤسساتەکانی تر ڕاستە بە ڕێژەیەک چۆتە پێشەوە بەڵام وەکو ئاستی پێویست نییە. شۆخان خان ژن و پیاو لە کۆمەڵگەدا ئەوە بوارێکی گشتیە بەڵام لە سیاست و لە ئیداریە لە ڕووی سیاسی ئیداریەوە ژنان توانیویانە ڕۆڵێکی بەرچاویان هەبێت. بەڕاستی ژنان هەوڵیان ناوە هەر لە دروستبوونی حیزبەکانەوە هەر لە سەرەتای دروستبوونی پەرلەمانەکانی پێشووترەوە بە ئێستاشەوە کە بەشداری سیاسیان هەبێەوە بەردەوام لە پێش ڕاپەڕین و لە دوای ڕاپەڕینیش ژنان بینیمانە لە ناو حیزبەکانە کاریان کردووە. و ئێمە لە ئێستا بڕیارێکی نەتەوەیە گرتوەکانمانێ بڕیاری مەجلیسی ئەمنمان هەیە تایبەت بە بەشداریکردنی ژن کە بڕیاری 1325 لەوەی کە ئەبێ ژن لە هەموو کار سیاسی و ئیداریەکانە بەشداری هەبێ ئەبێ لە لیجانی ئاشتەواییەکان لە مفاوەزات و لە مصالحەکانە بەشداری هەبێ بەڵام سیرمان کرسێکی لەو هەموو وەفدەی هەرێما کاچێ بۆ عێراق ژن تەواجودی نییە لە تازەترین دروستبوونی دادگای ئیتیحادی عولیا هیچ دادوەرێکی ژنمان نییە کە بەشدار بێت ئەمانە ئەگەڕێتەوە دادوەرێکی سەرکەوتو نییە یان ئەوان ئەکید کۆمەڵی دادوەری ژنمان هەیە کە ئەکید ئەم دانانی ئەم دادوەرانش بە کۆمەڵی مەرج و پلەبەندی خۆیەتی بەڵام من گومانم نییە لەوەی کە لە هەرێمی کوردستانیش و لە عێراقیش دادوەرمان هەیە کە بەو مەنسەبانە و بەو خزمەتانەیە ڕۆشت بێ ئەمە گەڕێتە بۆی تاکو ئێستا حیزبە سیاسیەکان زۆر کار بە بڕیارە نێو دەوڵەتیەکان ناکەن یان شارەزاییان یان نانەوێت ئەگینا بە پێی ئەو بڕیارە بێ پێویستە لە هەموو فیەکانە لە هەموو پێگەکانە لە هەموو شوێنە سیاسیەکانە ژن ئەگەر وەکو پیاویش نەبێ بەڵام بەشداری ژنان هەبێت حتا لە وەفدەکانی کە ئەچنە دەرەوەی وڵات ئەبێژن بەشداری هەبێ بەڵام ئەما گەڕێتەوە بۆەوەی کە وەکو باسم کرد هەم زۆر جار ئەو ژنانی ناو حیزبەکانیش لەوەی خۆیان نیانتوانی بێ کاریگەری باشیان هەبێ لەسەر حیزبەکانیان یان حیزبەکانیان گویان لێ ناگرن یاخو شارەزاییکی باشیان نیە ئەگینا ئەوە باشترین بڕیارە بەدەست ژنانی ناو حیزبەکانەوە کە ئەتوانن لە ناو حیزبەکانی خۆیانە بەکاری بێنن بۆ هەموو ئەو پێگە سیاسیانی کە حیزب دایەنێتەوە پاشان ئەچنە ناو حکومەتەوە. شۆخان خان باسی بڕیاری 1325 کرد. بڕیارێکەوە بزانام گرنگترین بڕیارەکانی هەژدە خاڵە ئەوە هەرێمیش بۆ خۆی 6 خاڵی جیا کردوێتەوە و تەکیدی لەسەر کردوێتەوە هیچ کام لەم خاڵانە جێبەجێ کراوە بۆ ژنان. بەڵێ بۆی بەشێوەیەکی گشتی بڕیاری 1325 چەند بنەمایەکی سەرەکی ئیشەکە کە بەشداریکردنی ژنان و پاراستنی ژنان و هەروەها هۆشیاریکردنەوەی ژنانە لەو بارودۆخی کە تیانە لە کاتی شەڕەوە لە دوای شەڕیشا بێگومان عێراقیش یەکێکە لە وڵاتانی کە زۆرترین جەنگ و ناکۆکی بەخۆیەوە بینیەوە لە بەتایبەتی لە دوای شەڕی داعشەوە هەرێمی کوردستان پلانی نیشتیمانی هەیە بۆ جێبەجێکردنی ئەم بڕیارە و ئەنجومەنی خانمانیش بەشدارن لە جێبەجێکردنی ئەم بڕیارەوە ئێمە وەکو ڕێکخراوەکان هەمومان پێویستە بەشدار بین لە جێبەکردنی ئەم پلانە و چەند وەزارەتێکمان هەیە کە ئەوانیش پێویستە شارەزاییان هەبێ و ئەم پلانە جێبەجێ بکەن لەوانە وەزارەتی عەدلە ئەنجومەنی دادوەریە وەزارەتی ناوخۆیە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی وەزارەتی تەندروستیە بەڵام هەریەکەشان یەکەی تایبەتیان هەیە بەڵام بەداخەوە وەکو باسم کرد لەبەرەوەی میزانیکی تایبەت نییە کە بە خۆشحاڵیەوە دوێنێ شەو لە میزانی عێراقە بۆ یەکەم جار میزانیەکی لەسەر بنەمای جەندەری دانراوە ئەگەر ئەویش ئەمە تا چەند دڵخۆشکەرە بۆ ژنان ئەمە دڵخۆشکەرە بۆی ئەگەر میزانێکی تایبەت هەبێ لەسەر بنەمای جەندەری واتە تۆ بۆ پاراستنی ژنانە بۆ پاراستنی ئەوەیە کە هەموو ڕەگەزەکان بە یەکسانی بتوانن ئیش لەسەر ئەم بابەتانە بکەن گرنگە بۆ ئەوەی کە لە وەزارەتی کاتێکە ئێوە پلانی نیشتیمانی جێبەجێ بکە ئەگەر میزانی نەبێت چۆن ئەتوانێت سود لەو میزانیە وەرگرا لە کاتی ئەوەی کە ئەزمەیەکی مالی ئەبێت لە کاتی ئەوەی کە هەرێمی کوردستان یاخود عێراق لە ڕووی داراییەوە پارەی نییە بەڵام مادەم میزانیەکی تایبەت هەیە بۆ جێبەجێکردنی ئەم پلانە کاتەم ئیشە ناوەستێ و ئەتوانێت ئیشەکانی بەردەوام بێ بۆیە گرنگە ئەگەر وەکو خۆی ئیشی لەسەر بکەنەوە بۆ ئەو پرۆژانە بێ کە خزمەت بە یەکسانی جەندەری ئەگەێنێ لە هەرێمی کوردستانە بۆ ئەو مؤسساتانە بێ کە خزمەت ئەکابوون کەمکردنەوەی توندوتیژی و نێشتنی توندوتیژی پێم وا بێ کە ئەمە گرنگە و هەموو وەزارەتەکانیش ئەو کاتە هەوڵ ئێن کە چۆن بتوان ئەو پلانە جێبەجێ بکەن چونکە لە دوجارە میزانیەک هەیە بۆ ئەو بابەتانە. شۆخان خان کۆتا پرسیارمەوەیە هەندێک دۆخی ژنان لە هەرێمی کوردستانە بە باش دەبینن هەندێکیش بە خراپ دەبینن چی بکرێت ئەگەر خراپە باش بکرێت و ئەگەر باشیشە باشتر بکرێت وەکو باسم کرد هەموو حاڵەتێک یاخود هەموو کەسێک خوێندنەوەی خۆی هەیە بۆ ئەو بارودۆخە
و ئەکرێت دوو لایەنەوە سێری پێ لایەنە باشەکەی و لایەنە خراپەکەشی بەڵام ئەگەر باشە ئێمە پێویستمان بەوەیە کە نابێت لەو باشییا بۆستین چونکە بەردەوام گۆڕانکاریەکان لە پێشەوەن بەردەوام ژیان ئەگۆڕێ جیلەکان ئەگۆڕێ تەکنەلۆژیا ئەگۆڕێ و جۆری کێشەکان گۆڕانکاری بەسەریە بۆیە ئێمە ئەبێ خۆمان بگونجێنین لەگەڵ ئەم گۆڕانکاریە خێرایی کێتە ناو ژیان و ناو کۆمەلگا و ناو خێزانەکانەوە و بەردەوام ئێمە چارەسەری باشترمان پێبێ وەگە خراپیشا بێ جارێکی تر پیاچونەوە بکەین بۆ ئیش و کارەکانی خۆمان بۆ میکانیزمانی کە هەیە بۆ ئەو یاسایانی کە هەیە کە ئێمە چۆن بیگونجێنین لەگەڵ ئەم سەردەمەیە چونکە ئێستا ئەمە سەردەمێکە زیاتر تەکنەلۆژیا خێزانەکان بەڕێوەوە بە و پەروەردا زۆر پێویستی بەوەیە کە کاری لەسەر بکرێ و پەروەردەی خێزانیەکان و ئەو هاوسەرانی کە ئەچنە ژیانی هاوسەرگیریەوە تۆ چۆن بتوانی بە خولێکی ڕاهێنانی گونجاوە بیان بی بۆی دوجار بە زووترین کات و بە ئاسانترین ڕێگا بڕیارنیێن بۆ جیابوونەوە پێویستمان بەوەیە کە کار بکەین کە پلانی استراتیژیمان هەبێکە کار بکەین لەسەر هۆشیاری کۆمەلگا و لەسەر تاک بێجیاوازی شۆخان قام سپاس بۆم دەرفەتە خۆشحاڵ بووم بە ئامادەبوونت بینەرانی شارپرێز بەم شێوەیە هاتیینە کۆتای ئەڵقەی ئەم جارەمان تا دیدار هەر شاد بن.